تا دێت گرفتی نێوان هێڵی پاسەکانی تاسوجە و تەرمیناڵی نوێی سلێمانی زیاتر دەبێت و تا ئێستا زیاتر لە 100 سکاڵیان لەسەر یەکدی تۆمار کردووە. گرفتی ئەوان بەوتەی بەشێکیان ئەوەیە هەردووکیان لەسەر یەک هێڵن و پاسەکانی تاسوجە ڕێگە بە هێڵی تەرمیناڵی نوێ نادەن هاوڵاتیان لە ڕێگەی ڕاپەڕین سەر بخەن یاخود بە پێچاوانەوە دایان بگرن. لەو نێوانەشدا گواستنەوەی سلێمانی بە تۆمەتبار دەزاندرێت. بەپێی ئەم نووسراوەی بەڕێوەبەراتی گواستنەوە بەداخەوە ئەمەش 180 دەرەجە پێچەوانەی یاساکەی خۆیەتی کەی وەزارەتی گواستنەوەیە و ئێمە 29 هێڵی فەرمین ئەم هەمومان یعنی تووشی ناومێدی بووین بەداخەوە دەیان خانەوادا بژێوی ژیانی لەسەر ئێمە 29 هێڵی فەرمین دەیان خانەوادا تووشی نان بڕین بووە لەسەر کە بژێوی ژیانی لەسەر ئەم پاسانەیە. دەیان قەزیەمان هەیە لە مەرکەزەکانی تاسڵوجە و ڕاپەڕین و ڕزگاری و سەرا کە دەیان تەسویریشمان هەیە کە ڕێگایان گرتۆ بە پاسەکانمان و بە زۆر نەفەریان دابەزانۆتەوە و هێڵی پاسەکانی ڕاپەڕینیش ئەڵێ بە هیچ شێوەیەک بۆتانێ نەفەر دابەزێنن بەپێی ئەم نووسراوەی وەزارەت بەڕێوەبەری گواستنەوەی سلێمانی. هێڵی تەرمیناڵی نوێی سلێمانی 29 پاسی لەسەرە. مامجەزا ماوەی 20 ساڵە لەم هێڵە کار دەکات. پێشتریش بۆ ماوەی چەند ساڵێک لە گەراجی کۆنی بەغدا بووە. ئەو دەڵێت لە دوای گواستنەوەیان بۆ ئێرە گرفتەکانیشیان دەستی پێکرد. کەمان ئەوەیە کە ئێمە هێڵی گەراجی بەغاین کە ناساوە بە تەرمیناڵی سلێمانی کە ئەم گراجە نوێ کراوەتەوە. ئێستا هاتوینەتە ئێرە هەموو ڕۆژێکە ئێمە لێ بارەکەین لە ڕێگە پەلامارمانن نابێ نەفەر سەرخەی نابێ نەفەر داگری ئەبێت دەرگاکە داخرێ نەکرێتەوە. ئێمە هێڵی ناوشارین هێڵی خەتی خەتی دەرەوەی شار نین. ئێمە بۆمانەیە نەفەر هەڵگرین ئێمە بۆمانەیە نەفەر هەڵگرین نەفەریش دابەزین نەفەر ئارەزوی خۆیەتی کە دەست ڕاگری لە پاسەیە سەیری قوتعەکە کە ئەیخێنێتەوە کە بۆ چێ و ئیشەکەی لەوێایە. ئەمان یەکسەر نەفەرەکە دابەزێنیان نەفەرەکە لەگرین ئەکەونە سەرمان پەلامارمانێن و دوو کەس و سێ کەسیان بە یەکەوەیە پەلامارمانێ وڵا ئێوە بۆتان نییە بەس بۆتانەیە تەرمیناڵن لە ناو بازار نەفەر هەڵگرن لە گەراج دایبەزێن لە گەراج نەفەر هەڵگرن نەفەر دابەزێن. گەراجەکەیشمان هەتا ئیستا یەک سیارێ بۆماندا نابەزێنێ سیارەکان ئەچنە ناو شار دایەبەزێنن چارمان ناچارە ئێمە. پێیام چەند جارێک پەیوەندی بە بەڕێوەبەراتی گواستنەوەی سلێمانیەوە کرد بەڵام پەیوەندیەکان بەردەست نەبوون. هێڵی پاسەکانی تەرمیناڵەکە کردبوونەوەیەکیان لە بەردەم تەرمیناڵەکە ئەنجامدا. ئەوان باسییان لەوە کرد بە بڕیاری گواستنەوەی سلێمانی داوەزان و سەرخستنی نەفەریان لە نێو تەرمیناڵەکە تا نێو بازار لێ قەدەغە کراوە. ئەوەش کار و کەسابەتی ئەوانی خستۆتە مەترسیەوە. ڕامیا عوسمان کەناڵی پێیام سلێمانی.